نامەکەت گەیشت یاری وەفادار، لە دڵمانەی هێشت برین و ئازار، خۆشی زوبانی بەند کردم لە زار، فرمێسکی شادیم بە گۆڕ هاتە خوار، وا ئەبێ نامەی زەنگین بۆ هەژار. وشەی گیانەکەت گیانی مەست کردم، باسی دڵسۆزیت ژێر دەستی کردم، سوپاسی گەرمت پڕ هەستی کردم، کۆت و بەندەکەت ژین پەستی کردم، وەرگەڕێ تەختی گەردوونی بەدکار. گیانە ڕۆژ و شەو تۆم لەبیر ناچێ، گەر لە ئەگری جە و ڕوود پەچەلاچێ، موژگان و ئەبرۆش لە چاوم ڕاچێ، ئەوسا پێشکەش بێ ژینم بۆ ماچێ، چونکە هەرزانە مردن لای دڵدار. دەم خۆش کاک حەمیدگیان، زۆر سوپاس. دەست و پەنجە خۆش بێ. ئازیزان خۆشەویستانی کەناڵی کوردستان 24 خۆشحاڵین لە دیمانەی کینۆی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدوانەی بە ئێوەی ئازیز شادەبینەوە. ئەمڕۆ باس لە شاعیرێکی جواننووس و ئەدەبدۆست و نەتەوە پەروەر و شۆڕژگێڕەکەین، شاعیرێکی شاری کۆیە، ئەویش مامۆستا مەجید ئەحمەد ئەمینە کە ناسراوە بە مەجید ئاسنگەر. بۆ لێدوان لە بەرهەمەکان و لە ئەدەبیاتی ئەم شاعیرە مەزنە زۆر بەڕێز دکتۆر بۆتان مەجید ئاسنگەر لە لامان ئامادەیە کە شاعیر باوکی بەڕێزیانەکە. دکتۆرگیان بەخێر بێ سەر چاوانمان. زۆر سوپاس، زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە، بۆ ئەم بەسەرکردنەوەیە. زۆر سوپاس. کاک شازاد ئەحمەد بە قانونە جوانەکەی و بە ئاوازە جوانەکانی هاوکارمانە بێ لە بەرنامەی قەلەندەرخانە زۆر بەخێر هاتن تەکەین. بەخێر هاتیان. بێگومان لەگەڵ هاوکارم کاک حەمید. دکتۆرگیان ئێمە وەکو بەرنامەی قەلەندەرخانە ئامانجی ئێمەیە کە ئەو شاعیرانەی کە با بڵێن هەندێک کات بە خەڵک زۆر ئاشنانین یاخود بەرهەمەکانیان نابیندرێ و زۆر کەسیش مەسەڵەن ئەوانەی کە لە زانکۆکانە دەخوێنن پێویستیان بەم سەرچاوانە دەبێت و پێویستیان بە ناسینی ئەم شاعیرانە دەبێت. گەر بکرێت کورتەیەک لە ژیانی باوکی بەڕێزت بۆ ئێمە و بۆ بینەرانی قەلەندەرخانە باس بکەین. بەڵێ، زۆر سوپاس. مەجید ئاسنگەر کە وەکو پێی ناسراوە ناوی تەواوی خۆی مەجید ئەحمەد ئەمین مستەفایە، لە گەڕەکی بەفری قەندی شاری کۆیە لە ساڵی 1932 لەدایک دەبێت. بە دڵنیایی لە خانەوادەیەکی کاسبکار بووین. مامی مەجید ئاسنگەر بووە وەکو پیشە، باوکیشی هەر لەگەڵ ئەو ئیشی کردیە. هەردوویش ئەو نازناوەی وەکو نازناوێکی پیشە و پیشەگەری خانەوادەکەیان هەڵگرتوێتەوە بۆ ناسین و وەکو لە ئەدەبیات. خوێندنی سەرەتایی لە کۆیە تەواو دەکات ساڵی 38 تا 45 و هەروەها خوێندنی ناوەندی شەر لە کۆیە تەواو دەکات ساڵی 48. لەبەرەوەی دواناوەندی لە کۆیە نەبووە، بۆ خوێندنی دواناوەندی دێتە هەولێر. لەوێ لە ساڵی 48 بۆ 49 دواناوەندی تەواو دەکات، ئەو کاتە 2 ساڵ بۆ خوێندن و بەشی وێژەی تەواو دەکات و لەسەر ئاستی قوتابخانەکەشیان لە هەولێر یەکەم دەبێت. بەڵام خۆتان نەزانن لەو ماوەیەدا هەندێک جموجۆڵی سیاسی و ڕووداوی نوێ دێتە پێشەوە. یەک لەوان دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان. هەر بۆیە لە باتیەوەی بچێت بۆ زانکۆ ئەو کاتە خوێندن تەواو بکات، پارتی دیموکراتی کوردستان دیارە بۆتە ئەندام و بۆتە ئەندامی لیژنەی ناوچەی کۆیە. ئەو کاتە داوا دەکات لێی کە ساڵێک تەفەڕۆغ بکاتن بۆ کاری حیزبی. ئیتر ساڵی خوێندنەکەی دوا دەخات بۆ زانکۆ. لەم ساڵەدا کۆمەڵێک چالاکی و ئەرچی حیزبایەتی پێدەست پێدرێ و لە کۆی ئەنجامی دەدەن
کە تێیدا لە ناوچەی کۆیە بەڕێز خوالی خۆش بوو علی عەبدوڵڵا بەرپرسی ناوچە دەبێت کە لە هەمان کات ئەندامی لیژنەی ناوەندی پارتیان لەو کاتەدا. ئیتر پاش ئەو ساڵە خوێندن بەردەوام دەبێت لە خوێندن و ئەچێت بۆ بەغدا. خانەی مامۆستایانی باڵا یاخود دار المعلمین العالیە کە ئێستا کولیەی تەربیە ناسراوە لە بەشی زمانەکان زمانی ئینگلیزی 4 ساڵ لە بەغدا دەبێ لە ساڵی 51 تا ساڵی 55. ساڵی 58 دیسانەکە هەندێک گۆڕانکاری لەسەر ئاستی عێراق ڕوو دەدا، ئەویش گۆڕینی ڕژێمی پاشایەتی بۆ کۆماری و دواتر گەڕانەوەی بارزانی نەمر لە یەکێتی سۆڤێت. لەو کاتەدا مەجید ئاسینگەر دەبێتە ئەندامی کارگیری ناوچەی هەولێر. دکتۆر باز ئەکرێت مەجید ئاسینگەر باس ئەکرێت بە تێکۆشەر و شاعیر و پەروەردەکار، یعنی ئەمە سێ سیفەتەکە هەڵیگرتووە لە ژیانە، ینی بەو شێوەیە ناوە هێنرێت لە ناو ئەدەبیاتی کوردیە یان لە ناو خەڵکە لە ناو خەڵک جەماوەر بەگشتی، شاعیر و تێکۆشەر و پەروەردەکار. ئەم سێ سیفەتەی لەکوێوە هەڵگرتووە؟ ینی زۆر ڕاستە. طبعاً ئەم سیفەتانە لە کەسایەتیەکەی لە نووسینەکانیشی ڕەنگی داوەتەوە. ئەنی هەر کەسێک بەرهەمەکانی مەجید ئاسینگەر ببینە ئەبینە هەم لە لایەنی پەروەردەیی نووسین و پەروەردکارێکی دڵسۆز و نیشتمان پەروەرانە بووە، هەم لە ڕووی سیاست و وەکوداڵێ کوردایەتیەوە ژیانی بەشێکی زۆری لە ژیانی بۆ ئەم ڕێبازە تەرخان کردووە و هەروەها لە ڕووی ئەدەب و نووسین بەگشتیش دیسانەکە. من بە بڕوای من و هەروەکوی خۆشی کە لە نووسین و چاوپێکەوتنەکان و لە زاری خۆشمان وەکو باوچێک لەگەڵمان ڕنگ بێ ئەوەندە خەمی لایەنە جۆرەجۆرەکانی ژیانی نیشتیمان پەروەری و کۆمەڵایەتی و پەروەردەیی میلەتەکەی بووە، هەوڵی داوە ئەو فەراغانی کە هەیە لە نووسین، لە سیاست، لە ئەدەب، لە پەروەردە، هەوڵی داوە دەستی بۆ درێژکا و کلێنێک پڕکاتەوە. ئاخر بۆیە ئەڵێم چونکە ئێمە وەکو شاعیر مەجید ئاسینگەرە ناسین هەمومان، وەکو تێکۆشەریش ئەو تێکۆشانەی هەیە، بەڵام وەکو پەروەردەکار سەیری قۆناغەکانی ژیانی هەمووەکەین. هیچ کاتێک دەستی لە مامۆستایەتی هەڵنەگرتووە، ینی هەرچیشی کرد بێ هەر بەردەوام مامۆستایەتەکەی واز نەهێناوە تاکو کۆتایی ژیانشی هەروەکو مامۆستایەک هەڵسو کەوتی کردووە. ینی مامۆستایەتەکە پیشەیەکی پیرۆز بۆ بەلایەوە خۆی باز دەکا و نووسیویەشیتیە. کاتێک کە قوتابی بووە کاریگەری مامۆستایەکانی لە ڕووی زانستی و لە ڕووی پەروەردەی نیشتیمانیەوە وەکو کەسایەتی کاریگەر بۆ خۆشەویستنی نیشتیمان و نەتەوەکەی زۆر لەسەری هەبوون. لەوانە مامۆستا کەمال عەبدولقادر جەلیزادە لە کۆیە کە مامۆستای بووە، دواتریش دوای تەواوکردن و بوونی مامۆستا مەجید ئاسینگەر بە مامۆستا لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزە زۆر لە نزیکەوە دەبن بە هاوڕێ. زۆر لە قوتابیەکانی خۆی بوون بە کەسایەتی سیاسی دیار، کەسایەتی زانستی دیار، کەسایەتی نووسەر و نووسینی دیار. بەڵێ دکتۆر گیان وەکو ئەو وێنەی کە بەر لە بەرنامەکە نیشانەداین کە دیلە بەڵام ڕۆژنامەیەکی بەدەستەوەی لە ناوێنەکەدا، ئەمە دەررەخا کە چەندێک گرنگی بە پەروەردە و بە ڕۆشن فکری داوە. باڵێ بێگومان ساڵی 1960 کاتێک کە مامۆستایە لە خانەی مامۆستایانی سەرەتایی هەولێر لە کاتی دەرسوتنەوە دەستگیر دەکرێت و لە پۆل دەری دەکەن و دەیبن بۆ بەغدا و دواتریش بۆ بەندیخانەی بەسڕا. هەروەکو لەوێنەکە بینیتان ڕێکپۆشەکەی و ئەو ڕۆژنامەی کە لە دەستێتی دەرخەری ئەو ڕاستیانکەوە مەجید ئاسینگەر لە بەندیخانە ژوازی لە خوێندنەوە و خۆ ڕۆشنبیرکردن نەهێناوە. چەندین لە نووسینەکانی لە چیرۆک و لە شعرەکانی لە بەندیخانە و لە بەندیخانی بەسڕان نووسراوە. بەڵێ دکتۆر بێگومان حەزەکەم بینەوە سەر باسەکەمان خەندەخان شعرێکمان پێشکەشکە بە هاوکاری کاکشازاد دەست و پەنجەی خۆش. سوێندی پێشمەرگە یا کوردستان یان نەمان، بۆ گەلی کوردی قارەمان سوێندم بە خاکی نیشتیمان، بەسەر لوتکەی کێوی بارزان بە ئەشکەوت و جێ نەبەزان، لە بێتواتە و چەمی ڕێزان یا کوردستان
یا خودنەمان سوێند بە خەندە و بزەی ساوە قاسپەی کەوی نەترساوە شەباڵ و خونچەی گەشاوە ڕاز و هیوای بۆ گوزاوە سوێندم بە ئاوازی کەمان یا کوردستان یا خودنەمان بە چەنگاڵی مەرگ و شیوەن ئەو دایکانەی قوڕ ئەپێون بەو بۆمبانەی کە تەقیون شار ولادی پێتەپیون سوێندم بە جەنگی بێ ئەمان یا کوردستان یا خودنەمان ئەگەر بینە سەر زمانی شعری باوکت و ئەو بەرهەمانی کە چاپی کردووە دیارە ئێمە هەشت بەرگمان لێرە لە بەردەمایە ئەوانەی کە بەڕێزت چاپت کردوون و باسی ئەوەشت کرد کە پێشێکێکی دوور و درێژت بۆ کتێبەکە نووسیوە ئەگەر بینە سەر بابەتە ئەدەبیەکانی و بابەتی شعری لە چەند شێوازی شعرا شعری نووسیوە خۆی سەرەتا دەمێ ئاماژە بە شتێک بکەم مەجید ئاسینگەر ڕاستە لە سەر ئاستی نوخبەیەک بە شاعیر ناسراوە لەبەرەوەی زمانێک شعر با بڵێن کاریگەرترین شێوازی ئەدەبی بۆ ئەوەی پەیامەکان بگەێنی بە خەڵک بەڵام هەر فەرهەنگی کوردیش فەرهەنگێکی شعریە بەڵام خۆی لە ڕاستیدا لە پاڵ شعر نووسین چیرۆک نووس بوو شانۆگەری نووس بوو وتار نووس بوو ئەوە لە هەموو بوارەکانیشام ئەوەی تایبەتە بە شعر زیاتر بابەتی سیاسی لەسەر شارەکانی دازاڵە وەک لە بابەتی غەزەلی و خۆشەویستی کە هەرچەندە لە وارەشدا شعری هەنا بابرێن بۆ نمونە هەروەکو تازە بەڕێز کاک حەمید شعری نامەکەتی خوێندەوە شعری گەلێک لە گۆرانی بێژان شعریان کردو بە گۆرانی شعرەکانی شعری با بڵێن ئەمیرەکەم هەرچەندە لە ڕواڵەتدا شعرێکی خۆشەویستیە و ئافرەتێک وەسف دەکات لە جوانی و لە خۆشەویستەکەی لە دوورەوە بەڵام لە ناواخنەکەی هەروەکو خۆشی باسی دەکرد و ئاماژەی پێدایە لە بەغدا ئەم شعری نووسیوە لە دوا قۆناغی کۆلێج ساڵی 55 دووری لە کوردستانی بە ئەمیرەیەک شوبهاندووە. بەڵێ دکتۆر باسی ئەوەشمان کرد بەر لە بەرنامەکە کە مەجید ئاسنگەر بە پێی قۆناغەکانی ژیانی و بەپێی ئەو قۆناغانی کە سیاسی بە تایبەتی کە کۆمەڵگە پێ تێپەڕیوە سەردەمیانە لەگەڵ یا جوڵاوەتەوە شعری بۆ نووسیوە بۆ زۆربەی ئەو ڕووداوانی کە ڕووی شعرەکان گۆڕانی بەسەرا هاتەوە پێی قۆناغەکان. من لە میانەی ئامادەکردنی ئەو بەرهەمانەی کە لە بەردەستان کە ئێستا چاپ نەکراون بەڕاستی بەڵام ئامادەیە بۆ چاپ بۆ نمونە ساڵی 1950 دوایی هاتنە سەردەسەڵاتی عەبدولکەریم قاسم و گەڕانەوەی بارزانی نەمر لە یەکێتی سۆڤیەت شارێک دەنووسێ بە ناوی موژدە شارێکی دوور و درێژە بەڕاستی پانۆرامیک ئامێزە وەصفی ئەو گەڕانەوەی دەکا و خۆشی خەڵک بۆ ئەو بابەتە دوای ئەوە ساڵی 63 دوای شۆڕشی ئەیلول کاڵ دەژێشێت لە 61 لەبەرەوەی کوردستان دەکەوێتە ناو گەرمەی ڕووداوەکانی شۆڕش ئەم شارە دەنووسێت کە تازە بەڕێستان خوێنتانەوە سوێندی پێشمەرگا دوای ئەوە لە 66 داستانی هەندرێن ئەو داستانی کە پێشمەرگە لە چیای هەندرێن دژ بە سوپای ئەو کاتە سوپای عراقی ئەو کاتە تۆماری دەکا شارێک دەنووسێ بە ناوی هەندرێن باسی لەو داستانە دەکاتن خۆناغەکانی شۆڕشی کورد و پێشکەوتنەکان دەگاتە ئاستێکی بەرزتر کە زیاتر خەونەکانی میلەتی کوردی لە ناو بەرجەستە دەبێ ئەوە وا لە مەجید ئاسینگەر دەکا دوودڵیەک و ترسێک دایبگرێ کە ئایا تۆ بڵێ ئەم دەستکەوتە و ئەم شۆڕشە بە ئامانجێک بگا و تووشی شکستێک نەبین لە ساڵی 1967 شعرێک دەنووسێ بە ناوی کوردە ئەم هەلەی مامۆستاگیان پێمان خۆشە بێ هەر ئەو شعرەی کە ئێستا بەڕێزت باست کرد بیکەین بە میوان کاک حەمید و کاک شازاد. کوردە ئەم هەلەی مێژوو داوێ پێت لە دەستی نەدەی لا نەدەی لە ڕێت
هەلێکە و ئەشێ ڕوو نەداتەوە مەردە ئەو گەلەی گۆ ئەباتەوە خوێن تا لە جۆشە و بێداد ڕژاوە ساڕێژی نەکەیت لانەت هەژاوە برین تا گەرمە گورج و بێترسە کەی سارد بێتەوە پڕزام و قورسە ڕێی هەردەم تاریک وا ئێستێ ڕوونە زوو گەرنەی بڕیت ئەنجام تێچوونە زۆر جار هەڵەیەک لە کۆڕی خەبات گەلی خستۆتە ڕێی هات و نەهات ساتۆی ژوریابە لە قسەی ئەموو ئەو گوێ مەگرە ڕۆژت لێ نەکرێ بە شەو تەکانی ماوە بۆ لوتکەی تەلان بیدە و ئەگەیتە کاروانی گەلان یەک دەست و یەک هێز یەک ڕێگە و بڕوا کاروانی شۆڕش پتە و بێ بڕوا جا لە ئاسوێ ڕوون لە خاکی ئازاد ئەلەرێتەوە ئاڵای ژینی شاد مێژوو پەڕەی نوێت بۆ ئەکاتەوە مافی خوراوت پێ ئەگاتەوە خۆش کاک حەمیدیان زۆر سوپاس دەستوفەنجەم خۆش بێ کاک شازاد دەست خۆش کاک شازاد دکتۆریان ئەم شعرەی کاک حەمید بۆی خوێنینەوە گرنگی ئەم شعرە چییە و گەر بکرێت دوای ئەوەش باسی قۆناغەکانی دوای نووسینی ئەم شعرەمان بۆ بکەین لای باوکت بێگومان هەروەک باسمان کرد ئەم شعرە لە ساڵی 67 کە نووسراوە دڵە ڕاوچەیەک بە مەجید ئاسینگەرەوە دیارە لەوەی کە چۆن ئەم دەستکەوتانی کە بە خوێنی وڵەکانی ئەم میلەتە بەدەست هاتوون هۆکارێک نێتە پێش بۆی ئەمە لە دەستی بدەین بەڵام لە هەمان کات لە کۆتایی شعرەکە ومێدێکی گەورە بۆ کورد تێیدا بەدی دەکرێت بۆ قۆناغێکی دواتر فعلا لە ئەو ئومێدی مامۆستا هاتە دی ئەویش کە خۆی دۆزیەوە لە ڕێککەوتنی 11 ئاداری ساڵی 1970 لەگەڵ ئەم ڕێککەوتنە دوای ئەوە مامۆستا مەجید ئاسینگەر شعرێکی تر دەنووسێ بە ناوی بەری خەبات ئەگە سەیری ئەم کۆمەڵە شعرە بکەین وەکو شعرەکانی ئاسینگەر لەگەڵ قۆناغە سیاسی جۆرا جۆرەکان ئەبینین هارمۆنێتێکی پێوە دیارە هەروەکو لە یەکەم شعر لە موژدەی گەڕانەوەی بارزانی نەمرو تاکو و دەگەین بە ئەو ئامانجە ئەو خەونانەی کە ناڵێم هەمووی بەڵام بەشێکی لە خەونەکانی میلەتی کورد لە بەیانی ساڵی 1970 ڕەنجی داوە ئیتر ئەم شعرە دەنووسێ بە ناوی بەری خەبات و ئیتر کۆمەڵێکشت لێوێندەر وەکو موژدە بە خەڵک ڕادەگەیەنێتن لەم شعریدا بەڵێ مامۆستا بێگومان ڕووداوێک هەیە لە ژیانی مەجید ئاسینگەراییش وەفدێکە کاتی خۆی لە وڵاتی چیکەوە هاتوون کە ئەم بۆکو مرافقێک و هاوکارێک لەگەڵ ئەو وەفدا بووە بۆچی اختیار کراوە ئەو وەفدە بۆچی هاتوون کارەکانیان چی بووە؟ باڵێ ساڵی 1960 لە مانجی 4 شاندێکی ئەکادیمیای زانستی براخ سەردانی کوردستان دەکەن ئیتر بەشێک لە سەردانەکەیان بۆ ئەم ناوچەیە کە ڕێک دەخەن و دەگەنە هەولێر بە فەرمی ئەو کاتە تەوان ساڵی 1960 پارتی دموکراتی کوردستان بە فەرمی مۆڵەتی میری هەیە لە مەکتەبی سیاسی مەجید ئاسینگەر ڕادەسپێردرێ وەکو زمانزان وەکو نووسەر و وەکو سیاسی کە لە ماوەی گەشتەکەیان دەکە 3 هەفتە دەخایانێ لە کوردستان لەگەڵیان دەبێتن ئیتر لەم سەردانیان دەکە بشی زۆری شار و شارۆچکەکانی کوردستان دەکەن ئاشنایان دەکاتن بە کەڵتوری کورد بە سیاست لە کوردستان بە ژیانی کۆمەڵایەتی بە دابوو نەرید تا دوایی و هەموو ئەم چالاکیانەیان بە نووسین و بە تۆماری دەنجی و بە ڤیدیۆ تۆمار کرد و دایان ناردوو لە گۆڤار و کەناڵەکانی خۆیان لە وڵاتی چیکۆسلۆڤاکیا بڵاو دەکردەوە طبعاً ئەوانەمە من هەمووی دۆکۆمنت کردووە لە نووسینەکانی لە پێشەچێکە بە تایبەتی و خۆشی مەجید ئاسینگەر زۆر بە دوور درێژی وتارێکی زانینەکەشی کاریگەریەوە بۆ بە دڵنیایی ئینگلیزی زانینەکەی و عەرەبی زانینەکەی و لە زمانی کوردیشکە خۆی نووسەر بووە ئیتر بەڵێ دیارە دکتۆریان دەستخۆشی لە بەڕێز دەکەین کە وێنەکانی شت هەمووی ئەرشیف کردو لە کتێبەکەدا دکتۆریان ئەگەر بینە سەر ژیانی باوکت
دیارە ئەم وەکو خەباتیێڕێک وەکو کەسێکی نەتەوە دۆست تووشی زۆر دووچاری زۆر ئەشکەنجەدان و ناهامەتی و تەنگ و چەڵەم ئەبۆتەوە لە ناو ژیانیدا گەر بکرێت باسێکی ئەمەشمان بۆ بکەیت. بەڕێز خوارێ خۆش بوو نووسەری گەورە مەسعود محەممەد کە ئەو کاتە لە دەسەڵات تا ڕادەیەک نێزیکە لە دەسەڵاتێکی عەبدولکەریم قاسم دیارە پێی دەڵێ عەبدولکەریم قاسم کە چم جێژنانەیەکی پێ بداتن بە بۆنەی ئەوەی کە نەورۆزی کوردان نزیک بۆتەوە. ئەویش بەڕاستی ئەو پەڕی گەورەی خۆی دەنوێنێتن باسی ئەو دەکاتن کە دوو نیشتیمان پەروەەر ئێستا لە بەندیخانەنە و هیچ تاوانێکی ئەو تویان نییە جگە لەوەی کە میلەتی خۆیان خۆش دەوێ و لە پێناو خەمی میلەتەکەیان لە بەندیخانەنا یەکێکیان ئەحمەد حەمەدەمین دزەیە ئەویش بند کراوە ئەو کاتی و دوێمیان مەجید ئاسینگەرە کە لە بەندیخانەی بەسڕا ئیتر هەر ئەو کاتە دیارەبی ئەوی مەجید ئاسینگەر پێ بزانێ بەڕقیە دەگاتە بەسڕا و ئیتر ئەیهێنەوە بۆ بەغدا و ئازادی دەکەن. طبعاً ئەو ئازادکردنی مەرزدارە لە ساڵی 61 چەند مانجێکی پێ ناچیە دووبارە نەفی دەکەنەوە دووری دەخەنەوە بۆ شاری سوێڕەی خواربەخدا بۆ ماوەی 4 ساڵ دەست بەسەر دەبێت لەوێندەر مامۆستایەتی خۆی ئەکا بەڵام دەست بەسەر ئەبێ بە موافقاتی دەسەڵاتدارانی ئەو کات ئەگەر بە مۆڵەت سەردانی کە سوکاری بکاتەوە لە کوردستان. طبعاً هەروکو باسیش دەکات خۆشی لەو ماوەیەشدا کە لەوێندەر بووە لەگەڵ ئەو کەسانی تر کە دوورخراوە بووین لە ڕێزی حیزب کە کاریان کردووە لەوێندەر تەنزیمی نهێنی دادەمەزرێنن کاری حیزباتی خۆیان و نیشتمان پەروەری کوردیاتی خۆیان هەر دەکەن تا ئەو کاتەی لە ساڵی 64 دەگەڕێتەوە هەولێر دووبارە. دکتۆر گیان چ شتێکی تر هەیە کە زۆر گرنگە لە ژیانی باوکتا دەتەوێت پێمان بڵێ؟ باڵێ دەمەوێت ئاماژە بۆ بکەم ئیتر دوای بەیانی ساڵی 1970 لە ساڵی 74 دوای ئەوەی حکوومەت پاشگەز دەبێتەوە لە بەڵێنەکانی بەرامبەر بە کورد و شۆڕشی کورد دەست پێ دەکاتەوە مەجید ئاسینگەر پەیوەندی دەکات بە شۆڕش بۆ ماوەی ساڵێک لەگەڵ شۆڕش بەشدارە و ئەبێت بە سەرپەرشتیاری پەروەردەی قوتابخانەکانی ناوچە ئازادکراوەکانی شۆڕش. ئیتر دوای ئەوە کە نوسکۆی شۆڕشی بەسەردادیە و دەگەڕێنەوە ئیتر ڕژێمی ئەو کات واز لە مەجید ئاسینگەر ناهێنێ بەردەوام تەنجی پێڵ دەستنیە تاوای لێ دەکات بە ناچاری لە تەمەنی 53 ساڵی بڕیاری خانەنشین بوون دەدات و خانەنشین دەبێتن تاکو ڕاپەڕین لە دوای ڕاپەڕین بەسەربەرزیەوە دەست بەکار دەکاتن بۆ خزمەتی نیشتیمانەکەی لە پەرلەمانی کوردستان دواتریش ئەبێت بە ڕاوێژکاری میدیایی و ڕاگەیاندن لە پەرلەمانی کوردستان و دووبارە لەوێ خانەنشین دەبێتەوە. دواتر لە مانجی چواری ساڵی 2012 لە تەمەنی 80 ساڵی بە نەخۆشی کۆچی دوایی دەکات. ڕۆحی شاد بینەرانی خۆشەویستی بەرنامی قەلەندەرخانە بێگومان قسەکردن لەسەر بەرهەم و خەبات و شیعرەکانی کەسایەتێکی مەزنی وەکو مامۆستا مەجید ئاسینگەر شاعیرێکی گەورە کە شاعیرانی کۆیە هەموو بەگشتی کە ناسراون بە خۆنەویستی و دایمە لە خۆبردوو بوون و دایمە خەبات و تێکۆشان و ئەدەبیاتی خۆیان پێش هەموو شتی حساب کردووە. بێگومان قسەکردن زۆر هەڵئەگرێ بەڵام ئەوەی کە لای ئێمە پێویست بوو ئەوە بوو کە جاریشتر بە ئێوەی خۆشەویستی بناسیێنینەوە. لە کۆتایی بەرنامەکە زۆر سوپاسی بەڕێز دکتۆر بۆتانەکەین کە ئامادە بوو بۆ بەخشینی ئەو زانیاریانە دەربارەی شعر و ژیانی مەجید ئاسینگەر. دووبارە بەخێرهاتی دکتۆر و زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر بەخێر بێت دکتۆر گیان. هەروەها سوپاس بۆ برای عەزیز کاکە شازاد بەخۆی و دەست و پەنجە و قانونەکەی. زۆر سوپاس بۆ هاوکارم خەندەخان. سوپاس بۆ تۆش. بینەرانی خۆشەویست یەکێک لە شیعرە بەناوبانگەکانی مامۆستا مەجید ئاسینگەر نووسیوێتی شیعری ئەمیرەکەم دڵگیرەکەم کە کاتی خۆی هونەرمەندی شاری هەولێر مامۆستا فواد ئەحمەد کردوێتی بە گۆرانی و گۆرانیەکەش بەناوبانگە لە ناو خەڵکە. بەرنامەکەمان کۆتایی پێهێنین بەو گۆرانیە کە لەلایەن خەندەخانەوە پێشکەشتانەکرێت. هەر شاد و کامەران بن. ئەمیرەکەم دڵگیرەکەم بەهارت لێ شەرمەزارە گوڵی گیانە یەخسیرەکەم تیرت لە دڵ 100 هەزارە
ناچار لە ئەشکم مەبورم بێگرین بۆشە دڵداری تۆ لە دووری من لە دوورم بەم جۆرە خۆشە دڵداری ناچار لە ئەشکم ئەبورم بێگرین بۆشە دڵداری ئەمیرەکەم دڵگیرەکەم بەهارت لێ شەرمەزارە گوڵی گیانایەک سیرەکەم تیرت لەگەڵ سەد هەزارە سەد هەزارە سەد هەزار